لە هەرێمی کوردستان هێشتا چین و توێژە جیاوازەکان بۆ بەدەستهێنانی مافەکانیان ناڕەزایەتی و خۆپیشاندان ئەنجام دەدەن. حکوومەتیش بێباک و خەمساردا هیچ وەڵامێکی دڵخۆشکەری بۆ دەنگی ناڕازی شەقام پێ نەبووە. يعني لم وڵاتە هێمە لەم هەرێمی ئێمە بێ هەر ڕۆژی بە دوای شتێکە ڕاکەین، بە دوای نەوتە ڕاکەین، بە دوای غازە ڕاکەین، بە دوای کارەبا ڕاکەین، بە دوای شتێکە ڕاکەین. یعنی زۆر معقول نییە ئێمە هەموو وڵاتەکەمان هەمووی داهاتە بەڕاستی. يعني پارێکی زۆر هەیە، بودجەیەکی زۆر هەیە، داهاتێک هەیە 200 ملیار مانگانە کاکە. يعني ئەمە يعني ئەوە نییە بڵی پارە نییە، پارە هەیە و نایەن. مەسەلەن سیاسەتێکی برسیکردنی خەڵکە و هیچی کە بۆیە متمانە نەماوە. ئێمەش داوای مافی خۆمانەکە کە مافیا ناینێ ڕووی نێو شوێنەکانی خۆمان. مامۆستانی زانکۆ ئاماژە بۆ دەکەن کوردستان خاوەنی سەرۆت و سامانێکی لە ڕادەبەدەری نیشتیمانیە، سەرەڕای داهات و بودجەیەکی زەبەلاح. بەڵام هێشتا تاکی کورد هەر ڕۆژە و شەقامێک بۆ داواکردنی داخوازیەکانیان دەکەنە سەکۆی ناڕەزایەتیەکانیان. بەڵام ئەوەی بێباک و بێدەنگە حکوومەتی هەرێمە لە ئاست سەرجەم داواکاری چینی موچەخۆران. تا هیوا هەبێت باشە بۆ ئەوانیش باشە، بەس هیوا نەما، خەڵکی هیوای نەما، ئەو کاتە ڕوو لە زۆر شت ئەنێت، زۆر کار ئەکات کەوان لەوانەیە زەرەر و زیانی بۆ هەموو کەسێک تێدا بێ و بەتایبەتی بۆ ئەوان کەوا ئێستش لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەوان باریان لە لاریدایە، لە ڕووی ناوخۆییەوە ئەوان باریان لە لاریدایە، تەنها لە نێوان خۆشیاناندا باریان لە لاریدایە و لە لاسەنگیدایە. ئەو سیستەمەی کە لە کوردستانە هەیە ئەگەر ناوی سیستەمێ بەشێکە لەو ئیدارەی کە لە وڵاتەیە هەیە، هەموو سێکتەرەکان لە وڵاتەیە لە قەیران ناژین. ڕۆژ نییە، سەعات نییە، مانگ نییە، ساڵ نییە ئێمە لە ناوم قەیرانانەیە نەژین. بەداخەوە مەیلێک نییە بۆ ئەوەی کە حەلی ئەم مەشاکیلانە بکرێ و ئاوێک بەم ئاگریا بکرێ. حکوومەتی هەرێم خەمساردا نازانم لەکوێی دنیا هەیە بودجەی ئەم منتیقە و بودجەی و منتیقە و داهاتی تۆ و داهاتی من. ئەگەر بڕیارە حکوومەتە بێ یعنی چی ئیدارەی ئەوێ و ئیدارەی ئەوێ و حکوومەتی ئەوێ و موچەی ئێرە و بودجەی ئەوێ. ژمارەیەک بنەماڵەی سیاسی قۆرخی هەموو جوگەکانی حکومڕانیان کردووە و حکوومەتیش خزمەتکاری ئەوانە. جیاکاریش بە زەقی لە نێوانە و لێر و سلێمانی ڕەنگی داوەتەوە و دوو ئیدارەیی بەڕوونی دەرکەوتووە. ئەما وتەی مافقوراوانی سنووری هەڵەبجە و سلێمانیە. موچەخۆران و فەرمانبەران دەڵێن تا داواکاریەکانیان بە تەواوی چارەسەر نەکرێت و حکوومەت تەواوی مەرجەکانیان بۆ جێبەجێ نەکات، تاکو 25 مانگ لەسەر بایکۆت و ناڕەزایەتی بەردەوام دەبن. مامۆستایانی زانکۆ و فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە زیاتر لە 10 ڕۆژە لەسەر شەقامن و دەرگای سەرەکی زانکۆکەیان داخستووە. بەڵام تاکو ئێستا حکوومەت بەڕەسمی نهاتوەتە سەرخەت و وەڵامی داواکاریەکانیانی نەداوەتەوە کە سەرەکی ترینیان دابشکردنی موچەکانیانە لە وادی خۆیدا. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.